سڵاو خۆشەویستانم ئەم جارە بە ڤیدیۆیەکی زۆر تایبەت هاتینەوە لاتان. ئەمانەوێ یادی کەناڵی ئاسۆی زانکۆ بکەین، بەڵام بە تەنیا بۆ ئێمە خۆش نییە. حەزەکەین ئێوەی خۆشەویستیش لەگەڵمان نابن. بەڵام چۆن؟ ئێوەی خۆشەویست ئەتوانن کامێراکانتان، کامێرای مۆبایلەکانتان دەربکەن و بەم شێوازە بە شێوەیەکی ئاسۆیی تەسویرێکی جوانمان بۆ بکەن. گرنگەوەیە تەسویرەکەتان دەرجی زۆر جوان بێت. گرنگیش ئەوە نییە کە ئایا ڕوخساری خۆتان دەرەچێیان نا، ئەوە گرنگ نییە بۆ ئێمە. گرنگ ئەوەیە خۆتان بناسێن و لە چ شارێکەوەن و هەروەها چۆن ئێمەتان ناسی وەکو کەناڵی ئاسۆی زانکۆ و هەروەها ڕاو پێشنیارتان چیە بەرامبەر کەناڵەکەی ئێمە ژۆک و ستافی ئاسۆی زانکۆ. پێمان خۆشە بەیەکەوە هەر هەمومان ئەم یادە بکەینەوە و بزانین لە دەوروبەرمانە چه ڕاپرسی و دەنگ و باسێک هەیە و ڕاوبۆچوونی ئەو کەسانێک کە لەگەڵ ئێمەن چین بەرامبەر کەناڵەکەمان. پێمان خۆشە بەشدار بن هەمووتان لەگەڵمانە. ئێمە ئەمانەوێت لە کۆتاییە ئەم ڤیدیۆیانە کۆ بکەینەوە لە ڤیدیۆیەکی تایبەتە بۆ ئەوەی خۆشەویست پەخشی بکەینەوە تاوەکو ئێوەش ببینن کە ئەو کەسانی لەگەڵمانان لەکوێی کوردستانن. باشە ڤیدیۆکانی ئێوە چۆن ئەگاتە دەستی ئێمە؟ تەمانەوەش پرسیارێکە. خۆشەویستانم، ئێمە هەر لەو ژمارە مۆبایلێک کە ئێستا بۆ ئێوە بەڕێز پێشکەشەکەین ئەتوانن بە واتسئاپ هەروەها بە تەلێگرام ڤیدیۆکانمان بۆ بنێرن. بەڵام ئاگاتان لە یەکشت هەبێ، ئەویش ئەوەیە تەلێگرام باشترە و خێراتر و جوانتر. ڤیدیۆکانمان بۆ ئەپارێزێت، ئەتوانن لە تەلێگرامەوە بۆمان بنێرن. ئێمەش سوپاستان نەکەین، هیواداری بە پێی توانای خۆتان بەشداریمان لەگەڵا بکەن. سوپاسی بەشداریتان نەکەین لە کەناڵی ئاسۆی زانکۆ. ئێمە وەکو ستاف خۆشحاڵین کە ئێوەی خۆشەویست لەگەڵمانان. هیوامان سەرکەوتنتانە، ئەتان بینینەوە.